هاتوین ئەمڕۆیەتان بە بەرزی ڕاگرین شەهیدان، سەردا ئەنوێنین لە ئاسپیرۆزی و گەورەییتان. ئێوە نەبوونایە سەوزایی و بەهار و ئازادی بوونی نەدەبوو، کوردستان سەراپای بۆ هەمیشە پاییز دەبوو. ئێوە لە پێناوی خاک و ڕێبازی سەوستان جان و بەخشی، جێگای شانازی گەل و حزبی شەهیدانن بۆ هەمیشەیی. هەر دڵۆپە خوێنێکی ئێوە بەدیهێنەری مافێک بووە، لە سایەتان هەتا کێشی کوردستان ژینی ئازاد بووە. ئەمڕۆ لە کوردستانی شەهیدستان ڕۆژی سەروەران و شەهیدانە، بۆ ئەوانەی خوێن و گیانیان کردە خەڵات بە هەستی کوردانە. پێشمەرگە بوون باکتان نەبوو، گیانتان لەسەر لەپی دەست بوو، لە هەڵمەتا وەک ڕەشەبا هەڵتان دەکرد، بێگوێدانە ڕۆحی پاکتان نەبەردیتان تۆمار دەکرد. نەبەزین و کۆڵنەدانتان نەدەزانی بۆ سەرکەوتن و ئاسۆی ڕوون، بەورەی بەرز و دەست و مەچەکتان نەدەسڵەمین تا شەهید بوون. تکای زامی شەهیدان و داوای خوێن لە بەرتکاوی دەنجیان و خواستی گوڵاڵەکانی سەرسنجان چۆن ڕەت دەکرێتەوە. دەست بەڕووی ئەو خۆرە تاوەوە نانرێ کە نانی ڕووناچیمان بەسەردا ببەخشیتەوە. لە بەردەم باهۆزی لە چێوی شکۆ هەڵکردووی ئەوانە نابێنە نوشتینەوە. قەڵەمەکەم پەنجەی شەهیدانە و پێیان نووسم، قەڵەمەکەم چاوی ئەوانە و پێی ئەبینم، قەڵەمەکەم گوێچکەی ئەوانە و پێی ئەبیستم. قوربانی بۆتە چارەنووسی ڕێگای وشەم و تازە من هی خۆم نیم و هی ئەوانم. آخر کوردستان شەهیدستانە و ئەم قەڵەمەیش ئاڵای ئەوانە. من گردێکم یان هەردێکم یان کەژێکم، شەهیدان تاپۆیان کردووم، مڵکی خوێنیان و مڵکی دەنجیان و مڵکی یادگاریانم. ڕووبار کاتێک کە هاژەی خۆی بە ڕۆخەکانی دەستپێرێ، لەگەڵ خۆیدا پرچی دار و ڕوومەتی جا هەڵدەکەنێ و دەیباتەوە. پەپولەش کاتێک کە ڕووی گوڵ دەنەخشێنێ، شیلەی ناخی هەڵدەمژێ ئاوڕی بۆ ناداتەوە. ڕەشەبا کاتێ هەڵدەکا خۆی دەنوێنێ، هەورباری خۆی سووک دەکا کەوا باران دەبارێنێ. هەموو شتێ هەموو کەسێ دانەی مرواری دەبەخشێ تا گەوهەرێ بەدەست بێنێ. بەڵام شەهید تەنیا شەهید ناوازەیە، تەنیا شەهید خۆبەخشێکی بەخشندەیە. گیان و جەستەی سۆز و نەستی، حەز و هەستی ئێستا و دوا ڕۆژی دەبەخشێ و سەروەری بۆ گەل و خاچی بەدی دێنێ. شەهیدان ئێوە بە ئازایەتی و جوامێریتان، بە هەستی بەرز و نیشتمان پەروەریتان، بە هەڵگری دروشمی کەم ژیان و کەڵ ژیانتان، بە خوێنی سوورئاڵی جەستەی ماندووتان، ئەمڕۆتان بەرهەمهێنا لە کوردستان. شەهیدان نامرن لە دڵمانن لە هۆشمانن، سمبوڵی خەبات و دیموکراسی وڵاتمانن. خاوەن بەرزترین بڕوانامە شەهیدانن، چونکە دڵسۆزترین مرۆڤی نیشتیمانن. شەهیدان ڕەمزی خەبات و سیمبۆڵ و هێمای بەرخودان، ئەو مرۆڤانەی جانیان کردە قوربانی کوردستان، لەخۆ بردوانە سڵیان نەکرد، پێشمەرگەی جان لەسەر دەست بوون بۆ ئازادی و بۆ ڕزگاری وڵاتەکەمان. خەبات جێڕ و شۆڕ ژێر بوون ئێوە.
ئەی مرۆڤە مەزنەکان شەهیدان باڵاتان بەقەد باڵای کوردستانە چیاکان پێدەشتەکان دار و بەردی کوردستان ڕێگە و پێگەی خەباتی پیرۆزی ئێوەیە لە کاتی جەنگ پڵنگە ئاسا بۆ سەرمەڵگەی دوژمنان هێرشتان دەکرد چاونەترس و بوێر بوون ئەی گەورەترین سەروەری بۆ هەمووان شەهیدان ئێوە شەپۆلی ڕووبارێکی هێمنن نەگوڵی سەرگۆڕەکانتان وشک دەبێ و نە ئەرخەوانی باڵاتان کاڵ دەبێتەوە و نەخوێنتان لە شەپۆلان دەوەستێ شەهید قیبلە نمای چاوی ئایندەمانە و بەوانەوە هەناسەمان نەتوانراوە خەفە بکرێ بۆیە باڵایان هێندە بەرزە بەرزترین لووتکەی ئەم گەردونەش ئەچەمێتەوە لە حزوری باڵایاندا شەهیدان پشکۆی برینەکانی دڵمان و هەناسەی بەیانیانمان و ئەوینانی هەتایی ئێوە هەرگیز گوڵەکانی سەرگۆڕەکانتان وشک ناکا و خوێنتان شەپۆڵێکە لە دڵی مرۆڤایەتی سەما دەکات شەهید گوڵە نێرگزێکە بەهاری ئازادی لایە شەهید درەختی ئاواتە هەر چوار وەرزە لە ژیندایە شەهید ئاوێنەی مێژووە لە چوارچێوەی دڵماندایە شەهید پەیکەری خەباتە بڕوانامەی سەربەخۆیی لە مشتایە بۆیە ئەبێ لە نێو شعرێکی خانیدا لە شوێرەکانیەکی گەرمیان لە ڕوومەتی سووری گوڕگوڕ لە بنگوڵەگەنمێکی دەشتی قەراج و دزەییان یان لە لێوی دار ئەرخەوانێکی سەیوان ماچی وەفا بخۆنەوە تا خەمی باڵای شەهیدان بە خوناوی گوڵە ئاشتی بشۆنەوە شەهید نەمرا وەکو شاخ وەکو بەفر وەکو درەخت وەکو بەهار و گوڵە باخ شەهید ئاوە تێنوێتی زەوی ئەشێنێ پەنجە و دەستە ئازاری خاک ڕاژێنێ سۆمای چاوە کام دوا ڕۆژ دوورە ئەیبینێ شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە دڵی ئازادی و بەداخی لوتکەی هەڵوێستی ئینسانە